سەرکردایەتی کرا تا ئێستا سەری لێ دەرناچی لەو 5-6 معادلە دێ و دەچی لەو لە فەقیری نازانین چیان کەس گوڵەپی کەس کە سۆرە پێدەبی نازانین چیان نۆ مەشروعی عالەمی هەیە پرۆژەی چاکسازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەسمی لە هیچی دەستکاری دەست خدودی تێدا ئەمن وای نابینم ئیسرائیل بگاتە ئەو ڕادەی لە عێراق بدا لێدوانەکان وەکەن استراتیجی نین لەگەر کورد ئەمن ناتوانم لەو دەمی برێم ئیسرائیلی تاکتیکیە بەڵام بە مسۆگەر استراتیجی کاتە لە شەڕی ئاسمانی ئیسرائیل زۆر سەرکەوتو بوو بەڵام لە شەڕی عاردی ئاگادار بن هەتا ئێستا ئەو ئامانجەی لە فەڵەستین هەیبوو بەرامبەر حەماس پێی ناکردیە تا ئێستا پێی نەکرایە بارەگاکانی حەماس کۆنتڕۆل ئیسرائیل چی دەوێت چەندی هینایتەدی بەشێکی هاتەدی زۆر نییە بەشەکەی کە ئەوەیە ئەوی ئیسرائیل دەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە یەکەم حەماس لەو شوێنێ ئەو نفوزەی نەمی شایەوە بکەن کە عێراق لە بەندی حەوت دەرچوو سەرکردایەتیمە چەند زەعیف و نەشارەزا بوو تەماشای اقتصادی سربەخۆکەن پرۆژەکە چی بەسەر تەماشای سیاسەتی نەوتی بکەن تەماشای باقی ئیشەکانیان بکەن چ گەورە چ بچووک لەسەر ئاستی نێودەوڵەتی مادەم بوعدی نێوەڵێت نەشارەزاییەکی زۆر گەورە بە سەرکردایەتی ئێستای کورد دەبیندرێ ئەوەش بکەن عینی سەرکرد عینی تەجروبەی سەدەی 20 لە عالەمی ئیسلامی دەوڵەت دروست کە جێی ئیسلامیەکان هەر نەبووە ئەسڵەن لێیاندرا سجن کران ئەسڵەن کۆتاییان پێهات ئێمە لە حرەکاتی ئیسلامی نێزیکترین نەک لە ئیسرائیل و ئەمریکا لەبەرچی حرەکاتی ئیسلامیش باوەڕیان بە سنووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە کاتە ئاگاتان لێ ئیدی کۆهێن لە خۆ ڕاقسەی بەڵام ئەگەر بە شەڕی تەکنۆلۆجیای ئاسمانی ئیسرائیل و ئەوانە سەرکەوتوو دەبی ئێستا نێزیکەی 3000 عەرەب جوندی ئیسرائیلت کاتە کورد نابی ئەوەی ئیهمال بکە کە نفوسی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وا بە قووەت دەبی ئێمە زانیاریمان هەیە ناوچەکە دەکرێتە 52 بەش کەواتە ئەو بەرە مەقاومەی بە قیادەی ئێرانیش ئێستا لە قۆناغەکی ئیحرازدایە زۆر تەماشای مووقفی خەلیج بکەن تەماشای سعودیەکەن ئەو هەنگاوانەی وا ئێستا دەنوێنێ ئەو هەموو احتیفالاتانە ئەو هەموو ڕقص و سەمای نوێنە کە فەڵەستین چی بەسەردێ وازح دیارە زۆر پێخۆشحاڵن کە ئەو ئیسرائیل بەو شێوازەی سەرکەوتوو دەبی سەرکردایەتی ئێمە زۆر خراپ بە هەڵەدادێت